سڵاوتان لێ بێدەم کاتتان باش لە بەرنامەی میوانی تۆی ئەمڕۆ لە خوڕماڵی لە شاری گۆڵ ئەنبەر هاتوونەتە ماڵی دایەکی ئازیز و خۆشەویست کە بەدەست نەخۆشیەوە ناڵێنێت و پێویستی بە هاوکاریە لەگەڵمان بن. دووبارە سڵاو عزیزان، ئەمڕۆ هاتوونەتە خزمەت دایەکی بەڕێز لە ماڵێکین کە ئەم خاتونە بەڕێزە هەم دایکە هەم باوکە بۆ مناڵەکانی، بەڵام کێشەی تەندروستی هەیە و پێویستی بە بەدەمەوە هاتنی خێرا هەیە. زۆر سوپاس کە هێشتت پێکەوە گفتوگۆیە بکەین و کە ئەم دۆخەی تۆ بگەێنین بە بینەرەکانمان و بە خێرخوازان. سەرەتا بزانین لە نەخۆشیەکەتەوە دەست پێکەین، دوایش هەنێک باسی خانۆکەتان و گیر و گرفتەکانی لە پێشم ناو بووم چوو بووم کەوتم کاتم لە جێ چوو گرتبیانە نەچووە جێخە وردە و دەکە گۆرە بووم ئێسپانەکەەوە دەرچوو بوو نەشتەگەری بۆ کردم پلاتینی تێکرد پلاتینەکە گەورە پێنێشە دەری هێنا دوای ئەم دووریۆ قاچمەر ئازاری تەداویان کە دەماری قاچم دەقی دوێنە گرتیەگەر 3 مانگ لەگە چابوو لە خەستخانەی جامیعەکە دوای 3 مانگە هاتمتی بۆ ڕاستێ بکە ئازام نەمتوانێت ڕاستێ پێ بکەم ئێتر ئەوە قاچم ڕابوو ناچەمێتەوە ئێتر چوومەتە تاران دکتۆری تام تێبێت جمگە بگۆڕی هاتمەوە ئێرە لە ماوە پارەکە چوم لا دکتۆرێک لە بەریتانیاوە هات وتی دادەگیانە بێت جمگۆ بگۆڕی بەڵام تۆ گەنجیش ئەگە جمگەکەی بگۆڕی لاوای ستفە کەوتی بڕۆیەکە دەستێ سەقەتربی ئێتر ئیلاجی بۆ نووسیم و مەخەمشتەوە تا لەبیا و ئیلاجی بۆ نووسیم هەنی ئازار و ئازارم هەیە هاتمەوە ئیمسۆل لەمە 2-3 ڕۆژە چوم وەلا دکتۆرێک لە بەغاوەیەت سەری کرد و شەعوشتم گرتوتی ئەبێ نەشتەگەرێکی کڵاوی ئەژنەوە بۆ بگۆڕی بەس کڵاوەکە بای 5 ملیۆنی نیوە ئێتر بێ لە مەسرفیتر تی ئەمە بۆ ئەگۆڕین ئەر کاتێ دەسەڵات بوو بێن با بۆ چارەسەرکەین ئێتر ئێستا منیش هاتووم هیچ دەسەڵاتێکم نییە خۆی دکتۆری تارانووی ئێرەش تێبێت لەسەر مێسی نانخواردن دانیشی ئەبێت لەسەر دەستی سەفەری دانیشی وتی ئەبێ نەدەی لە قادمە چوو ئەبێ ڕێگەی زۆرنەکەی دا من دەسەڵات منە نەکوڕێکمە لە کەسێکیان لە بەردەستمە ئەچمە سەرۆجاتە هەر سیارێک پێ بێ سوەر تا بچمە بازاڕ شت بکڕم بچمە شوێنێک حەزەکەم بیشێم 220 دقایقی پیاوەکەم هەیە و کە ساڵ کەمەندامی خۆم لە کرێچیام لە پێشە لە مزگەوت کرێچی مزگەوت بووم. چەند ساڵ لە ناو مزگەوت تا کرێچی؟ وەڵای 3 ساڵ مزگەوتم لە کرێچی کاتێ بارانیش ئەمەری هەمووی قاپم دانات لە سوچێکە ئەوەسان خۆم وسێک چوو پیاوەکە. دایجان ئێستا هاتم سەیری ینی گفتوگۆم لەگەڵ کردی سەی دەستیشم کرد وتە دەستێکیان دەستی چەبت کێشەی هەبووە دوایی ئەوی تریشیان بە هەمان شێوەوەیان دەرزیت بۆ کردووە چارەسەر بووە ئەمەیان مشکلت بۆ دروست بۆتەوە دیسان ئێسقانە ئاساری هەیە ناتوان بنەم پەنجەمە لە شت چیت هەیە بۆ ئەوی کە هاوکاری بەڕێز بکەن نەشتەرگەریە بە تایبەتی جگەلەوەش دوایی ئێمە سەر باسی خانۆکەت و ماڵەوەتان و کە نەخۆشی ترتان هەیەەوە لە ماڵە تازە نەشتەگەری کراوە ئەوەش باس ئەەکەین بەس جارێ وەکو خۆت چ داواکاریەکەت هەیە لە خێرخوازان کە ئەم بەرنامەی ئێمە بینن بۆی بەدەمتەوە بەهاناتەوەرن. بەڵێ داوا لە خێرخوازەکەن خوای گەورە یارمەتیان بکە یارمەتی من بن خوای گەورە ئیشەڵڵات خوا ڕزق و بەرەکەتیانە داتێ خوای گەورەگە دەستی هاوکاری دێشکە من وەکو حەجێکی گەورەیان کرد بێ وای ئەوەیم بەسە کە من داوا لە خێرخواز دەکەم کە یارمەتی بەرم ئەو قاچمەوە نەشتەکە لەبەر خاتی ئەو 3 مناڵ من بێنم بۆیە دایکێکیشمێ هەر لەلامە. بینەرانی بەڕێز ئەمەی لێرایی بین دایکێکە کە لە دوای کۆچی هاوسەرەکەیەوە خۆی ئەرکی بەڕێوەبردنی ماڵ و ماندوو بۆ لەگەڵ کچەکانی 3 کچی هەیە ئەمدا بەڕێزە بە ئیزافە ئەوەی دایکی خۆشی بەخێوەکە لەم ماڵەیە بەدەل لە حاڵەتی ژیانی خۆیان کە ژیانیان بە کولەمەرگی بەسەرەبن لەگەڵەوەشا کێشەی تەندروستی هەیە کە زۆر بە خێرایی پێویستی بە نەشتەرگەری هەیە بەڵام لەبەر خاتی نەبوونی ئەو تا دکتۆرەکەی لێرە بۆی نووسیوە کە ئەمە بەڵگەیەکی ڕسمیە لە بەردەستیا بۆی هەر کەسێک ویستی هاوکاری بکات لە ڕێگەی ئەم بەڵگەیەوە بتوانێت کە بە واژۆی دکتۆر و شوێنی ڕسمیشە لێرە نووسراوە کە پێویستی بە نەشتەرگەری و پێویستی بەوەی بە خێرایی بەدەمیەوە بچن. جەنابەت کچێکی شت هەیە کە تازە نەشتەرگەری دڵی بۆ کراوە ئەو کێشەی چی بوو گەرمەمان وەڵڵاهی هەر
لە دایک بوو نەخۆشکە بردم زۆر جوان بوو حەز زۆر ساق وزەم خستمە شوێ ساقیش بوو دوای نەخۆشکە بردمە خەستخانەی هەڵەبجە وتیان بۆ نیشتە دوای دکتۆرتی بێنە بابەتم ئەوتی وەڵی کوونێکی بچووک لە دڵیاتی دەماری دڵی دێبێ بیبەی بۆ هین ستۆنەرەکەی دێبێ بی بەختە بەخا دەسەڵاتم نەبوو پاریان بۆ خۆکردن و تابەتمە بەقا لەگە بسڵمانێکە لەبن سۆنوشتیان کوتی بێ دوای 20 ساڵ بێنەوە بە نەشتەرگەری بۆم دەسەڵاتم نەبە دەستخواویش باز بخوای ئەتوانیتان عیلاج و شتێکی بۆ دابین بکەن وڵایەتی لەخوا بەزییا بە پێی مسلمان و ئەوانە هاوکاری ئەلەوە سوپاسی خوای گەورەکەم ئەمەلیاتەکان بەلاش بۆ کردی کێشە و گرفتی ئەم خانووی کە ئێستاتیایەتی ئەومان جارە بۆ باسکە دوایی بزانین ئەو چی ماوە چی نەماوە بۆی خێرخوازان کە بەرنامەکە ئەبین دروست ئەو شتێک کە تۆ پێویستە تێبگەن سەرمانەکە نیشتووە هەمووی کە ئاوە کێشەمێنێتەوە ئەداتە کارەبەکە گڵۆپەکانم سو ئەسووتێ کارەبەکان لەوای دەزار کڕی گرت بێ دوایەوە هیچ ژوورێکیشم ناشۆرێتەوە ئینجارە ئێستا بڵێم ئەمە ئێستا ناتوان فەرشەکردین داعما لە ژێرەیە بێ ئەوەی گەچەکەی ئەڕۆخێ بەسەرە ئەمەش گەچەکەی ڕووخا مسلمانێ لەگەڵ ئەم فەرشە ئەم سەخفەیە بۆ کردی ماڵیا بێ لەگەڵ تۆ ئێستا خەڵکێسی بۆ ئەمە وتومە ئەگە ئەوم بۆ تعمیر کێسە و تام سەلاحەکەمێنەوەتن نەمتوانیوە ئەگەر یەکێ بلۆکێکم بۆ خساتەوە بێ بەپارە بێ هیچ دەسەڵاتێکم نییە بۆیە ئەمەشم نەفرۆشتە وتمە ئەگەر خانوەکەم بۆ تاوابێ ئەمە توانم بیفرۆشم بۆ قاچەکەم بەناوی ئێوە بەناوی مناڵەکانی شەوە داوا لە خێرخوازانەکەم کە بەدەم ئەم دای ئەزیزی ئێمەوە وەرن بیبین حاڵ و گوزەرانی بە تایبەتی بۆ نەخۆشیەکەی تکاتان لێ ئەەکەین هاوکاری بن بۆەوەی ئەو پارەی نەخۆشی و نەشتەرگەریی کۆ بکەینەوە چارەسەری پێ بکەین بۆی لەسەر پێی خۆی بۆستێ بۆی کە هاوکاری مناڵەکانی بێ لە داهاتوە ژیانێکی ئاسایی بەڕێ بکەن دایەگیان وەکو بەرەو جەژنە ڕۆین وەکو بابەتی خواردن و ئەوانە جلوبەری مناڵەکان و ئەوانە هیچ کێشەیەکت هەیە دەسەڵاتم لێ بچیم ناڵێم 4-5 میلیۆن قەرزار منی ئەو خانوە خوای گەورە شایەتە ئەگە ئێستا لۆکەم ئەنی برایەکەم 2 ساڵی پیامە 2 ساڵی ئافرەتێک لێرە 3 ساڵی پیام کە داومە بەختی تەختە بەسەکە حەزەکەم ئێستا ئەو مناڵانم دامەزێنم لەو خانوویەکی پاک و تەمیزە خوا نەخوازەکە لە نەشتەریەکەیش دەرنەچم کێشەم نییە ئینشەڵڵا مەڵێ چاو سەلامەتە بیدای گیان دایە بەڕێزەکەم لە کۆتایی بەرنامەکە چ شتێک هەیە بتەوێ بیڵێیت زۆر گرنگە لێرە و خێرخوازان دەنگی جەنابە ببین وەڵڵاهی یەکەم ئەوەیە بێن بە هانام ئەم ئەژنەمە چارەسەرکەم هاوکارم کە ئەمە جمگەکە بای 5 میلیۆنی نیوە ئەمە خۆشی لاوای هەمووی بگاتە دەفتەرونیە بەلای کەمیەوەتەم خۆم ئەماڵێم تە خۆی گەورە دکتۆرەزانێ ئەتر ئەوەیە بەخوا ئەوە نە قەرزارم 4 میلیۆن قەرزانمنی خان و مەسرفێکی وام لێ تا بتوانم ڕەمەزانان وەکو جاران سفرەکەی مناڵەکانم ڕازێم دایکیان ئەمە دیارێکی خەنجیلانەیە بە داوای لە بردننی شەوەگەر کەم بێت یا شتێک بێت کە داوای لە بردن ئێمارەوە ناتوانین لەناو بەرنامەکە هاوکاریتان کات و خوای گەورە پاداشتان باتە خوای گەورە پلەپایاتان باتێ خوای گەورە سەڵ نەتری دەسەڵاتان باتێ ئیشەڵڵا مەمنونم وەکو 100 دەفتەر لە ماڵەکەم داڵ نابێ مەمنونم بەڕێز سپۆنسەری سەرەکی بەرنامەکە ئێمە بەڕێز سەرمایهداری نیشتیمانی مەریوانی حاج جەمالە لێرەوە سوپاسیەکەین من لە کۆتایی بەرنامەکەیە تەنها و ناڵێم ببەخشن چونکە ماڵەکانتان ببەخشین کەم ناکات.